کوردەکانی سووریا بۆ پاراستنیان لە هێرشەکانی تورکیا داوای ناوچەی ئارام دەکەن. تورکیاش دەیەوێت خۆی ناوچەی ئارامەکە دروست بکات. دوای ئەوەی یەکشەمەی ڕابردوو دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە تویتێکدا ڕایگەیاند لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەیەکی ئارام دروست دەکەن. جارێکی تر پرسی ناوچەی ئارام بوو بە سەرباسی ڕووداوەکانی سووریا و مانشێتی ڕۆژنامە جیهانیەکان. دوای تویتەکەی ترامپ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا ئاشکرای کرد دروستکردنی ناوچەیەکی ئارام داواکارێکی لە مێژینەی تورکیایە و خودی ئەردۆغان لە سەردەمی باراک ئۆباماوە جەختی لێ دەکاتەوە. سەرۆکۆماری تورکیا وتیشی لە نێو سووریادا بە درێژایی سنوور و بە قوڵایی 30 کیلۆمەتر ناوچەیەکی ئارام دروست دەکەن و تورکیا سەرپەرشتی ناوچەکە دەکات. Suriye'de Türkiye sınırı boyunca bizim tarafımızdan oluşturulacak güvenli bölge dahil, hatırlayın, ئەم لێدوانەی ئەردۆغان کاردانەوەی فراوانی بەدوای خۆی داهێنا و لە یەکەمین کاردانەوەشدا ئاڵدار خەلیل وتەبێژی تەفدەم سەرسوڕمانی خۆی لە وتەکانی سەرۆکۆماری تورکیا نیشاندا و ڕایگەیاند ناکرێت ناوچەی ئارام لەلایەن ئەو لایەنەوە سەرپەرشتی بکرێت کە هەڕەشەی هێرشکردنە سەر باکووری سووریا دەکات و بە هەموو شێوەیەک دروستکردنی ناوچەی ئارام لەژێر سەرپەرشتی تورکیا ڕەت دەکەنەوە و دەبێت هێزە نێودەوڵەتیەکان چاودێری ناوچەکە بکەن. هاوکات هێزەکانی سووریای دیموکرات لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆ کردووە لە سەرەتای شۆڕشی سووریاوە بە هاوکاری و هاوشانی هاوپەیمانی نێودەوڵەتی جەنگیان دژی تیرۆر کردووە و سەرکەوتنی بەرچاویشان بەدەستێناوە. لە ئێستاشدا دەیانەوێت باکووری سووریا ببێت بە ناوچەی حەسانەوەی سەرجەم پێک هاتەکان و هەرگیز نابنە هەڕەشە لەسەر هیچ وڵاتێکی دراوسێ بە تایبەت تورکیا. هیواداریشن لەگەڵ ئەنقەرە بتوانن بگەنە گفتوگۆ و تێگەیشتنێکی هاوبەش لە پێناو بەدەستێنانی ئاشتی و ئاسایشی ناوچە سنووریەکان. لە بەیاننامەکەدا هەسەدە وتوویەتی بۆ دروستکردنی ناوچەی ئارام لە باکووری سووریا کە گرنتی پاراستنی هەموو پێک هاتەکانی ناوچەکە بکات و لە مەترسی کۆمەڵکوژی و قەڵاچۆکردن بیان پارێزێت هەموو هاوکارێکی پێویست پێشکەش دەکەن بەڵام دەبێت گرنتێکی نێودەوڵەتی بێت و ڕێگری لە دەستێوەردانی دەرەکیش بکات. لەلایەکی ترەوە سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند بە بۆچوونی مۆسکۆ باشترین چارەسەر بۆ دۆخی خۆرهەڵاتی فڕاتەوەیە بخرێتەوە ژێردەسەڵاتی حکوومەتی دیمەشق. هەروەها بە ئامانجی ڕێکەوتن لەسەر چۆنێتی ژیان لەناو یەک دەوڵەتدا پێشوازی لە پەیوەندەکانی نێوان نوێنەرانی کورد و دەسەڵاتدارانی سووریا بەبێ دەستێوەردانی دەرەکی دەکەن. لاڤرۆڤ جەختی لەوە کردەوە لە کاتی سەردانەکی سەرۆکۆماری تورکیا بۆ رووسیا ناوچەی ئارام تەوەرێکی سەرەکی گفتوگۆکانی نێوان ئەردۆغان و پوتین دەبێت. هەرچی حکوومەتی سووریایە دروستکردنی ناوچەی ئارام لەلایەن تورکیاوە لە باکووری وڵاتەکەی بەدەست درێژی بۆ سەر سووریا و پشتیوانیکردن لە تیرۆرستان وەسف دەکات. لەو بارەیەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دەرەوەی سووریا بە ئاژانسی فەرمی سووریای ڕاگەیاندووە بەتوندی قسەکانی سەرۆکۆماری تورکیا بە دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا ڕەت دەکەنەوە و ئەردۆغان بە ڕۆژی ڕووناک دەیەوێت خاکی سووریا داگیر بکات. سوپای نیشتیمانی سووریای سەر بە ئۆپۆزیسیۆن پێشوازی لە دروستکردنی ناوچەی ئارام لەژێر سەرپەرشتی تورکیا دەکات و وتەبێژێک بە ناوی ئەو سوپایەوە ڕایگەیاند بە شێوەیەکی ئەرێنیانە سەیری ڕێکەوتنی واشنتۆن و ئەنقەرە بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا دەکەن. جێی ئاماژەیە ناوچەی دژەفرین تەنها ڕێگری لە هێرشی ئاسمانی دەکات بەڵام ناوچەی ئارام هەموو پێکدادانێکی سەربازی ئاسمانی و زەمینی ڕادەگرێت.